بۆجارا سێ بەشێک ژێخوادیên ئۆتۆمبیلên barhelger li nizî gundê Pîrbob rêya serekiya di navbera parêzgeha Hewlêr û Duhokê girtin. Xwediyên ئۆتۆمبیلên barhelger ku xelkê devera Şêxan bûn, dan diyarkirin ku çendîn care soz bi wan hatibû dan ku nirxê qepanê ji 3000 dînaran car din bibîte 1000 dînar. Lê ew soz nehatiye cêbecêkirin. لە زاخۆتێنە کەرکیکێ 325 3000 نەگەبانی هەش گەبان لە ڕێگەیە چ داوایە سایق 325 تێتە حتا کەرکیکێ نعنی 3000 هەر گەبانی 3000 تێوە چ بوویمە چ خودێ قابلت کرد ڕۆژە بکەنەوە 1000 جارێکی کردیانەوە 3000 لەبەرەوەی ئەمەڕێکەمان قەپات وەسا قەلابش رازی نێنە 3000 ئەمە سەفرێک نییە کۆ بڕۆین 3000 بدەین تەواو هەر ڕۆژێ 3 سەفرە 4 سەفرە 10000 2000 دەکات ئێمە لازم بدەینە گەبانە. خۆنیشاندانا شۆفێران بۆ دەمێ نێزیکی 5 دەمژمێران بەردەوام بوو. دەبێژن ئەگەر داخوازیên wan nehêne cêbicêkirin dê berdewamiye bi nerazayetiya xwedin. هێشتا تا ئێستا کەس بە دوی داواکاریمان نهاتیە بەڵام ئێمە لە پیشاندارەکان بەردەوام دەبین و ڕێگە ناکەینەوە هەتا نەکەنەوە 1000 دینار ئەوە سەعاتەکە تەقریبان پێمان ئەحتیادیە شانی 4 سەعاتی کە ژێرە بین پێمان ئەحتیادیە 6 لێرە بخەفین بۆ ئەوەی بکەنەوە 1000 دینار. لسه هر خۆمان بێدەنگکەین دووبانی جارتەکەنە 5000 یانەوە حکوومەتەکە دەخوازیت عالەمەکەی ئەستیقلال کرد هەر خۆتکردکەوان هەر گرانتر دەکەن ئێمەش بەردەوام دەبین لەسەر خۆ پیشاندان خۆمان و حکوومەت ئەگەر ڕاست دەکات قەپان گران دەکات بلا بێت بۆمان کار زۆر بکات مشکلەمان نیە بلا بکەتە 3000 بەس ئەو کار لە عالەم دەگریتەوە ئێستا بە تەمایە بیرەکان هەموو کورتێ بۆڕی ئیشتانکەر نمایە ئیشی قەلاب نمایە یعنە تورک لە تورکیە و لە ئەستەمبۆلەوە دێت ناوەسێتە تا دەسە شوێنی بەتالکردن با مشکلەمان نیە با تورک لە بەتال کە سارێ مە بار کەت بلا کارکیش بۆی مە بدین تۆ مشکلەمان نیە بلاگران. لەگۆڕ گوتنا خۆنیشاندەرێن نەرازی li دوماهیya xwenîşandanê cardin ji aliyê nûneratiya Qaymaqamê Şêxan soza çareserkirina kêşeya wan hate dan. Lewma dumahî bi xwenîşandanan înanû rêya serekiya Hewlêr Duhokê vekirin. Taif Goran NRT Gundê Pîrbob li Sinorê qezaya Şêxan.